باز لە ئامادەکاریەکان بۆ یادی ئەنفالەکەین و کەزانین کە سبەینە 36 ساڵ بەسەر ئەنفالات تێپەڕە بێت. ئێمە بە شێوەیەکی گشتی باز و ئامادەکاریانەکەین کە کراوە بۆ یادی ئەنفال و بابزانین ئامادەکاریەکان جیاواز لە ساڵانی پێشوو چۆن ئەم ساڵ بەڕێواچە و ئەو مراسیمانی کە ئەنجامەدرێت بە سەرپەرشتی کێ بێت. بۆ ئەم مەبەستە زۆر بەڕێز هابیل ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوەبەری مۆنۆمنتی ئەنفالن لە چەمچەماڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بن. کاک هابیل سڵاو لە بێت بانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. کاک هابیل بانیت باش. بانیتان باش، سڵاو لە ئێوە و لە بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات. سەرەتا سەری ڕێز و نەوازش لە ئاستی قوربانیانی جینۆسایدی گەلی کووردا ئەنوێنم. هەڵبەت بەیانی 4 ساڵ ڕۆژ 36 ساڵەمین ساڵیادی مەرگەساتی ئەنفالە و ئەم یادە ئەم ساڵ بە شێوەیەکی مرکزی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە چاودێری قایمقامەتی قەزای چەمچەماڵ لە چەمچەماڵ ئەکرێتەوە کە چەند ڕۆژێک ئەخایانێ و ئامادەسازی بۆ یادەکە کراوە و ئەمڕۆ کاتژمێر 10 بە ئامادەبوونی قایمقامی قەزای چەمچەماڵ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە کار و چالاکیەکانی یادی 6 ساڵی مەرگەساتی ئەنفال ڕاگەیەندرێت. باشە کاک هابیل، ئەو ئامادەکاریانەی کە کردوتانە هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ ساڵەکانی پێشوە یان ئەم ساڵ ئامادەکاریەکان چۆنە؟ بە تاکید جیاوازی هەیە. ئێمە ئەگەر سیرکەین ساڵ بە ساڵ یادەکانمان هەنگاوی باشتری ناوە لە بیدایەتی ساڵەکانی دەستپێکی یادی ئەنفالەوە، بەڵام ئەم ساڵ ئەتوانین برین زۆر جیاوازترە لە ساڵانی ڕابردوو لەبەرەوەی ئێمە ئەوامان کردووە هاوشێوەی گەلانی دنیا کە چۆن بۆ مەرگەساتەکانیان و بۆ ئەو کۆستە گەورانەی کە بە ڕوبەڕووی گەلان بۆتەوە لە دنیاە و ئەوان چۆن یادی ئەکەنەوە. ئێمەش هاتوین ئەم ساڵ هاوشێوەی ئەوان لەو شێوازە تەقلیدیەی ڕابردوو بیگوازینەوە. بۆیە ئەم ساڵ زیاتر کارەکانمان کردووە بە کاری هونەری و زانستی لەگەڵ ئەوەی کە لە دەستپێکی پرۆسەی دەستپێکی یادەکەیە ئێمە تەنها بە دانانی تاجەگورینە و بە مەراسیمێکی ماتەمێنی دەست پێ ئەەکەین و وتاری هیچ کەس و لایەن و تەنانەتی حکوومەتی هەرێمی کوردستان شیتیانە لە دەستپێکی یادەکە. تەنها ئەوەی کە ئامادەبووان کە سەردانی بەڕێوەبەرایەتی مۆنۆمنتی ئەنفال ئەکەن بە دانانی تاجەگورینە و بە موسیقایەکی هادە کە سەرتاسەری مۆنۆمنتی سەوتی ئەڕوا بە مۆسیقایەکی هادە گوڵدا ئەنێن و سەردانی مەزاری ئەنفالکراوان ئەکەن. دواتر چەند پێشەنگایەک لەسەر ڕێڕەوی ئامادەبوواندا هەیە کە ئەو پێشەنگایانە ئەبینن. ئەمە هەتا بەرنامەی یادەکەمان بەم شێوەیە لە نۆی بەیانی دەست پێ ئەکات تا 1 نیۆڕۆ. لە دوای 1 نیۆڕۆ لە سەرۆکایەتی زانکۆی چەرموو فلیمێک بە ناونیشانی ئاوابوون لەلایەن دەرهێنەر محەممەد سەیدەوەیە کە باز لە چیرۆکێکی حەقیقی ناومەرگەساتی ئەنفالەکە نمایش ئەکرێت. دواتر پانێڵێکی زانستی لە زانکۆی چەرموو پێشکەش ئەکرێت. ئەمە ڕۆژی یەکەمە و ڕۆژانی دواترش بەرنامەی هەیە. بەڵێ کاک هابیل باسی چالاکی هونەریت کرد. ئێمە وەکو کورد تا چەند توانیمانە لە ڕێی هونەرەوە لە ڕێی فیلمەوە بێت لە ڕێی فیلمی دۆکۆمنتاریەوە بێت ئەم پرسە بگەینە دەرەوە هاوشێوەی هۆلۆکۆست چۆن بۆ نمونە هۆلۆکۆست جوولەکەکان لە ناوبران بەڵام دواتر بە دەیان و سەدان فیلم لەسەر ئەو کارە ساتانی کە بەسەر جوولەکەکان داهاتووە بەرهەم هێنراوە. هاوشێوەی ئەوان ئێمە تا چەند توانیمانە لە ڕێی هونەرەوە ئەم پەیامە بگەینە دەرەوە؟ بەڵێ بەداخەوەی ئێمەی کورد لە ڕووی هونەرەوە نەمانتوانیوە کە هونەر یەکێکە لەو کاریگەرترین هێزە بۆ ناساندنی کەیسی ئەنفال بەراورد بە هەموو کتێب و پانێڵی زانستی و بە هەموو ئەو شێوانەی تر کە ئەو ڕێکارانی کە ڕێکارن بۆ ناساندنی کەیسی ئەنفال هونەر لە پێشی هەمویانە. بەڵام ئێمە نەمانتوانیوە بگەین بەوە. ئێمە ئەبینین لە هۆلۆکۆست ئەگەر بتووی بە دووەداچوونێ بکەیت چەندین فیلم و دیکۆمنت هەیە، بەڵام بەداخەوە لە کەیسی ئەنفال ئێمە نەمانتوانیوە ئەو ڕێگایە ببڕین. بەڵام ئێمە ئەم ساڵ وەزارەتی عەفو وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنفرانسێکیان کرد بە ناونیشانی هونەر و ئەدەب لە جینۆسایدا
کە لەوێ هونەرمەندان و دەرهێنەرانی چەندی بەناوبانگەکانی کورد لەوێ ئامادەبوون باسی ڕۆڵ و کاریگەری فلم کرا کە ئایا ئێمە چۆن بتوانین هەم حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو کارە هەڵسێ و ئێمەش کە ئامادە بوون لەو هینەیە باسی ڕۆڵ و کاریگەری هونەرمان کرد کە یەکێکە لەوانەی کە کاریگەری تەواوی هەیە بۆیە وەکو کورد نەمانتوانیوە لەو مەجالەیە سەرکەوتوو نەبووینە بەڵام هەموو کارێکش لە هەنگاوێکەوە دەست بکە ئێستش ئەتوانین ئێمە کاری باشکەین بۆیە ئێمە لە سەرەتادا ئاماژەم بەوە کرد کە یادەکان ئێمە پێی ناوەتە قۆناغێکی جیاوازتر ئێستا بە شێوەی هەم گرنگیدان بە کاری هونەری و بە کاری زانستی و ئەکادیمی بەو شێوەیە یادەکانەکەینەوە کە ئەمە دەرفەتێکە بۆ ئەوی ئێمە بتوانین لە ئێستا بەدواوە ئەو چیرۆک و حقیقەتانەی کە لە ناو کەیسی ئەنفالە هەیە لە ڕێگەی هونەرەوە بە خەڵکی ناوخۆی کوردستان ئەنجا بە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی بناسێنی. باشە کاکابیل باس لەوە کرد کە ئامادەکاری زۆر کراوە و مەراسیمیش لە یەکەم ڕۆژ و ڕۆژانی دیکەشە بەڕێواچێت پێ دوایە ئەم مەراسیمانە لە ئاست ئەو مەرگە ساتەدا یاخۆت بە شێوەیەکی گشتی وەک حکوومەت پێتان وایە کە قەرەبووی کە سوکاری ئەنفالکراوان بکرێتەوە چونکە هەمیشە باز لەوە کرێت یاخۆ داواکاری ئەوان چییە؟ خۆی بەداخەوە ئێمە کەیسی ئەنفال یەکێکە لەو کەیسە نێودەوڵەتیانە و هیچی کەمتر نییە لەو گەلانەی کە لە ڕابردوودا جینۆساید کراون و لەسەر ئاستی دنیا ناسێنراون بەڵام ئێمە نەمانتوانیوە ئەو قۆناغە ببڕین بەڵام لە هەوڵین هەوڵەکان بەردەوامە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە ئایندەدا کەیسی ئەنفال لەسەر ئاستی ناوخۆوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بناسێنین و قەرەبووی مادی و معنەوی بکرێتەوە کە ئەمەش ئەتوانین بڵێن بێ حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بە تایبەتی حکوومەتی ناوەند ڕۆڵ و کاریگەری ببینێ بە پێی بڕیاری دادگای باڵای تاوانەکان کەیسی ئەنفال بە جینۆساید ناسێنراوە حکوومەتی عێراقی ملزەم کردووە کە قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری ئەنفالکراوان بکاتەوە بەداخەوە حکوومەتی ناوەند بەو بڕیارە هەڵنەساوە و بۆیە ڕێکخراوەکان و پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی بەغا ئەبێ پێداگریکەن لەوەی کە حکوومەتی عێراقی هەم داوای لێبوردن لە گەلی کوردکە و هەم قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری ئەنفالکراوان بکاتەوە. بەڵێ کاک هابیل تا چەند گرنگە کۆنفرانس یاخود پانێڵی جیاواز سەبارەت بە جینۆسایدی کورد بەڕێوە بچێت و بانکێشکردنی میوان لە دەرەوەی هەرێم کاریگەری نابێت لەسەر ئەوەی قۆناغ بە قۆناغ ئەم پرسە ببرێتە دەرەوەی هەرێم؟ بەڵێ بەتەکید ئێستا کارکردن لەسەر کەیسی ئەنفال قۆناغەکانی کۆمەڵ هەنگاو و مەرحەلەی باشی تێپەڕانوە ئەم ساڵ شاندێکی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان سەردانی ئیسپانیان کرد کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی یەکێتی زانانی بواری جینۆساید کە هەموو نووسەرانی بواری جینۆساید لەو کۆنفرانسەدا بەشدار بووە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانش بە شاندێک لەو کۆنفرانسەیە بوون و لە دوایی لە یاداشتی کۆنفرانسەکەدا کەیسەکانی کورد بە تێگڕا کەیسی بارزانیەکان هەڵەبجا ئەنفال فەیلی هەمووی لەو ڕێکخراوە کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە بە جینۆسایدی ناسێنرا و جگە لەوەی لە چەندین کۆڕ و کۆنفرانسی نێودەوڵەتی لێرەوەی هەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە من خۆم پار بەشداری دوو کۆنفرانسی نێودەوڵەتی بوومە بۆیە ئێستا هەنگاوەکان بە تاکید مەرحەلەیە چۆتە پێش بەس بەڵام ئەبێ جددیتر بین ئەبێ هەنگاوی باشتر بنین و ئەبێ لۆبی بکەین بۆ ئەوەی ئێمە کەیسی ئەنفال کەیسێکی گرنگە و کەیسێکی نێودەوڵەتیە و پێی یاسای نێودەوڵەتی ئەمە تاوانە بەڵام ئەبێ کاری لەسەرکەین بۆ ئەوەی لانی کەم پشتێنەیەکی ئەمنی بۆ هەرێمی کوردستان بەدەست بێنین بۆ ئەوەی لەبەرەوەی ئێمە داعشمان بینی کە بەرلەماری شنگال و ئەوانەیدا یعنی هەمیشە دووبارە بوونەوەی جینۆساید و جینۆسایدکردنی گەلی کورد لە پێشمانە یعنی ئێستش خەڵک لە جاروایە لە دڵە ڕاوکەیە یعنی ترسی هەیە قەلەقە لەبەر ئەوەی ئەمنێتێکی وامانێ و ئەگەر ئێمە ئەم کەیسە لەسەر ئاستی نێودەوڵەتی بناسێنین بە دڵنیایەوە ئەبێت بە پشتێنەیەکی ئەمنی و ئەبێت بە دەستکەوتێک بۆ ئەوەی کە دەوڵەتی کوردی و سەربەخۆیی هەرێمی کوردستان ڕاگەینی. بەڵێ کاک هابیل تا چەند هونەرمەندان زەمینەیەکی باشیان بۆ ڕەخساوە یاخود داوا لە لایەنە پەیوەندیدارەکان کرابێت کە زەمینەیەکی باش بۆ هونەرمەندان بڕەخسێنن
بۆ ئەوەی کاری هوەری لەبارەی جینۆساید و ئەنفال ئەنجام بن. بۆ نمونە پێشانگا، بۆ نمونە کۆنسرتێک یاخود بەرهەمهێنانی فیلمێک ئەو نووسەرەکانمان لە ڕێگەی تێکستەکانیانەوە. بەڵێ کاک هابیل تا چەند ئەم زەمینەیە ڕەخسێنراوە وەک خۆت ئاماژەت پێیا بەدەیان چیرۆکی کاریگەرمان هەیە؟ بەڵێ ئێمە چیرۆکی زۆر کاریگەرمان هەیە، یعنی گوند نییە چیرۆکی تراژدیایتیانە بێ، چیرۆکی کاریگەریتیانە بێ، بەڵام ئێمە بەشێک لە نووسەران ئەمانیان یاداش کردو لە نووسرا و لە کتێبەکانیان هەیە، بەڵام بەداخەوە هونەرمەندانی ئێمە هەم حکوومەتی هەرێم هەم هونەرمەندان لایەنی هونەرێکەوە هەردوو لایەن مقصرن. بەشێک لە هونەرمەندان دەستیان بردەوە بۆ کۆمەڵێک کار، بەڕاستی کاری لەوە پێشتر هەیە، لەبەرەوەی ئێمە ڕاستە ئەمە هەم کارێکی هونەرێکە، بەڵام ئەرکێکی گەورەی نیشتیمانیش جێبەجێکا لەگەڵ ئەوەیە، بەڵام نەهاتوونە دەستبەرن بۆ ئەم کارە. ئێمە ئەبینین ئەمیشە باسی ئەوە ئەەکەم من ئەرێم کەشتی تایتانیک ڕووداوێکی سروشتی بوو، بەڵام هەموو کەس برێم نیوەی کورد زیاتر جاک و ڕۆسۆ ئەناسەیە، بەڵام چێ هەیە عشقەکەی ئاتیلا بزانێ، چێ هەیە ئەو منداڵی کە دوو ڕۆژ دوای چیمابارانی گوندی گۆپتەپا لە باوشی دایکی ئەما بوو، دایکی جاری لەدەستدا بوو، مەمکی دایکی ئەمژی وما، یعنی چەندەها چیرۆکی ئەو فلیمەی ئێمە دوو بەیانی عەفو چواردەی چوار کە نمایشکرێ باز لە ڕووداوێکی حەقیقی ئەکا کە ژنێکی کورد چۆن لە کات لە ئیڤای عەسکەریەکە دا ئەبەزێرێ و زابتەکە دا ئەگرێ و دواتر لەگە خۆیان بارێکا ئێ دەستدرێژی کاتە سەری، بەڵام ژنەکە ئامادە نیە و خۆی ئەکاتە ناو زەیەکەوە جانی خۆی لەدەسەدا. یعنی هەزارەها چیرۆکی تراژدیا هەیە، ئەتوانین بیگەێنین لە ڕێی هونەرەوە. بەڕاستی هونەر زڕۆڵ و کاریگەری لە هەموو لایەنەکانی باشترە بۆ ناساندنی کەیسی ئەنفال، بەڵام نە هونەرمەندان هاتوونە خۆیان لەم بوارە داوە و نە حکوومەتی هەرێمی کوردستانش بودجەیەکی تەرخان کردو بۆی هونەرمەندان هان بدا و دەستگیرۆییان کە لەسەر ئەم پرسە کار بکەن. باشە کاک هابیل، وەکە زانین کە پێشتر خانمی یەکەمی عێراق خاتوو شاناز دەیان ڕووفاتی ئەنفالکراوەکانی هێنا و لە چەمچەماڵ سامپڵێخ و نمونەی خوێنیان وەرگرا، دواتریش لە گەرمیان. ئەم هەوڵانە چۆنە بینی و گرنگی ئەم هەوڵانە لە چیا بینیتەوە؟ دیارە ڕۆڵی خانمی یەکەمی عێراق بەعام لە خزمەتکردن بە گەلی کورد لە هەموو بوارە جیاوازەکانەوە کە ئێمە ڕۆژانە ئەیبینین ڕۆڵ و کاریگەری زۆر باشی هەیە، دەستگیرۆی فەقیر، هەژار، منداڵی بێدایک و باوک، سەرپەرشت لە هەموو کایەکانی ترا ڕۆڵ و کاریگەری هەیە. بەڵام ئەوەی کە بینیمان 4 ساڵ و 6 مانگ بوو 172 ڕووفاتی ژن و مناڵ کە هەمویان ژن و مناڵ بوون لە توبعەدلی بەغا بوو، کەس نەی ئەتوانی ئەتوانم بڵێم پرسی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و هێنانەوەی ڕووفات و ئەوانە وای لێ هاتوو پەراوێز خرابوو. ئەگەر باتە ئەم پرسە خانمی یەکەمی عێراق نەبوایە بە فریاد ڕەس، ئەم پرسە بەرەو لە ناوچوون ئەچوو، بەڵام بەڕێزیان ئەوە بوو کە ڕووفاتی 172 ئەنفال کراوانی هێنایەوە و هەمان کات بڕیاری دا کە بەردەوام بێت لە هێنانەوەی ڕووفاتی تر و تیم ئامادە بکات سەردانی بیابانکەن بۆ ئەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانەی تر کە شوێنیان زادراوە لە زووترین کاتدا بێنەوە. لەگەڵ ئەوەیە خەوی گەورەی کە سوکاری ئەنفال کراوانی هێنایەدی کە بۆ یەکەمین جار پشکنینی DNA وەرگرتنی نمونەی خوێن لە کە سوکاری ئەنفال کراوان لەسەر دەستی بەڕێزیان هات لە مۆنۆمنتی چەمچەماڵ بوو چەند ڕۆژێک و چوونە ئیداری گەرمیان و وەوا بڕێشە ئەو تیمە کە ئەوە چەند ڕۆژێک بوو بە بۆنەی ڕەمەزان و پشووی جەژنەوە، وا بڕێشە کە ئەو تیمە لە نزیکترین کاتە سەردانی کوردستان بکەنەوە و بەردەوامیان هەبێ بۆەوەی وا بکەن پشکنینی DNA بۆ زۆرترین کە سوکاری قوربانیان بکەن. یعنی خانمی یەکەمی عێراق بوو بە فریاد ڕەز بۆ کە سوکاری ئەنفالکراوان لە هێنانەوەی ڕووفاتەکان لە پشکنینی DNA و لە خزمەتکردن بە مۆنومنتی ئەنفال. خۆتان ئەزانن خانمی یەکەمی عێراق 2 ساڵە یعنی دەستی هاوکاری لە مۆنومنتی ئەنفال نەبڕیوە و گۆڕستانی مۆنومنتی ئەنفال ئەگەر ئیستا بەراوردیکەی لەگەڵ جارانە زۆر جیاوازی هەیە و لەگەڵ هێنانەوەی ئەو 170 ڕووفاتەیە بە خاکسپارتنیان دواتر کێلی گۆڕەکانیان و نۆژە دروستکردنی کێل و دروستکردنی کۆدی DNA-یەکە هەر بەڕێزیان کە لەم ڕۆژانەیە ئێنیان کرد. بۆیە یعنی ئومێد و ئەمەلێکی گەورەیە و جێگای دڵخۆشکەریە بۆ
کە سوکاری ئەنفالکراوان و بەتایبەتی بۆ ئێمە کە لەم کەیسەیە کار ئەەکەین و هەم وەک مۆنومنتی ئەنفال کە بەڕێزیان بەو پەڕی لە خۆ بردووەوە بەو دڵە گەورەی خۆیەوە هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمەیە بۆیە بەڕاستی کارەکانیان جێگای دەستخۆشیە و جێی تەقدیرن. باش شکاتە کاکابیل پێت وایە کە ئەم هەوڵانەی خانمی یەکەم عێراق ئەبێتە هۆکارێک بۆ ئەوی کە لە داهاتوودا ئەو گۆڕە بە کۆمەڵانی دیکە قۆناغ بە قۆناغ بهێنرێتەوە ئەوانەی کە لە دەرەوە لە ناوەڕاست و خواروی عێراقم بهێنرێتەوانێ بۆ هەرێمی کوردستانیان خودت ئێوە وەکو وەزارەتی شەهیدان تا چەند لە هەوڵی ئەویان کە بگەڕێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. دیارە خانمی یەکەمی عێراق لە کاتی هێنانەوەی ڕوفاتی 1970 ئەنفالی ژن و مناڵ بۆ مۆنومنتی چەمچەماڵ کە سوکاری ئەنفالکراوان زۆر سوپاس گوزاریان کرد و من خۆم کە لە خزمەتیا بووم ئەو ڕۆژە ئەو هەموو دایکە ئەنفالە کە چۆن دەستیان ئەکردە ملی چۆن سوپاسیانە کرد و چۆن فرمێسکیان ڕشت و دەستخۆشیان لێ کرد بۆیە بەڕێزیان لەوێ بڕیاریدا کە بەردەوام بێت لەم کەیسا کە چی پێ ئەکرێت قسووری نەکات و هەوڵ بات لە هێنانەوەی ڕوفاتی گۆڕە بە کۆمەڵەکانی تر بەردەوام بێت و وتی من تەبەنی ئەم کەیسە ئەەکەم و ئەیگرمە ئەستۆی خۆم ئەوەی پێم بکرێت و لە بەوەی کە هاوکاری حکومت بکەم چ ئەوەی کەوا وەکو خانمی یەکەمی عێراق و لە ڕێگەی سەر و کۆمارەوە لە تیم بنێرم بۆ بیابان و بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و بۆ هێنانەوەیان بەردەوام بێ و فەحسی دیێنەیش کەوتم هەر لەو ڕوانگەوەیە کە بڕیاریدا کە ئیتر بەردەوام بێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هابیل ئەحمەد بەڕێبەری مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ. سپاس بۆی کەم بەیانێ لەگەڵمان نبوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت وێلایان سپاس دەکەین. کاک هابیر سەکەوتوو بن.